ستاندەر نهێنی هۆکاری دەستپێشخەریەکەی سوودانی بۆ یەکلاکردنەوەی پۆستەکانی کەرکووک ئاشکرا دەکات. تورکیا بە هاوبەشی پارتی و سوننەکان و تورکمان بەنیازی چی بوون؟ لە دوای تەواوبوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تاکو ئێستا یەکێک لەو پارێزگایانەی کا یەکلاکردنەوەی دروستکردنی حکوومەتی خۆجێی زۆر سەخت بووە کەرکووکە. بە گوێرەی زانیاری ستاندەر دوای تەواوبوونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دەرکەوتنی ئەنجامەکان تورکیا لە ڕێگەی تورکمانەکان و هەروەها سوننەکان تا تورکمان خاوەنی 2 کورسی و سوننەکانیش خاوەنی 7 کورسی بوون، هەروەها پارتیش خاوەنی 2 کورسی دەیانویست بە بێگەڕانەوە بۆ یەکێتی ئەو پێکاتانە بگەێنێتە ڕێکەوتن و حکوومەتی خۆجێی کەرکووک پێک بهێنن بۆ زاڵکردنی هەژمونی خۆی. دابەشکردنەکە بەو شێوەیە بوو کە تورکیا دەویست پۆستی پارێزگای کەرکووک بۆ تورکمانەکان یەکلایی بکاتەوە و پارتیش سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەربگرێت، هەروەها یەکێتی و عەرەبی سوننەش ژمارەیەک پۆستی هەستیاریان پێ بدرێت. لە دوای ئاشکرابوونی پلانەکەی تورکیا لایەنە شیعەکانی عێراق داوایان لە سوودانی کردووە کەوا دەست پێشخەریەک ڕابگەێنێت بۆ ئەم مەبەستەش سوودانی بانگێشتی لایەنە براوەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکی کرد. تاکو ئێستا 2 کۆبوونەوە کراوە کە لە دوایین کۆبوونەوە لە دوێنێ ئەنجام درا. سوودانی ماوەی 2 هەفتەی داوە بە لایەنە براوەکان بۆ ڕێککەوتن لەسەر دابەشکردنی پۆستەکان بە شێوەیەک کە هاوسەنگی نێوان پێکاتەکان ڕابگیرێت و دەنگی لایەنەکان ڕەچاو بکرێت. بەم شێوەیەش پلانەکەی تورکیا بۆ بەدەستهێنانی پۆستی پارێزگاری کەرکووک شکستی هێنا.